لە کەرکووک ماوەی 2 ساڵە سیستەمێکی نوێ بۆ تاقیکردنەوەکان پەیڕەو دەکرێت لە زانکۆ و پەیمانگاکان. لە کاتێکدا پێشتر و بە ئێستاشەوە لە زۆربەی وڵاتەکان ئەم سیستەمە جێبەجێ دەکرێت. بەپێی ئەم سیستەمە هەر بە شەوانەیە کە لەم وەرزەدا تاقیکردنەوەی تێدا دەکرێت لە ئەگەری سەرکەوتنی خوێندکار ئەوە لە وەرزی دووەم دووبارەی ناکاتەوە، واتە ئەم ساڵی خوێندنی بە دەرچوون بۆ هەژمار دەکرێت. ڕاگری پەیمانگای تەکنیکی کەرکووک ڕوونکردنەوە لەبارەی سیستەمەکەوە دەدات و بە هەنگاوێکی باشی ناو دەبات. ئەم نظامە نظامی مقررات نظامێکی دۆلیە بڕوا پێکراوە، وەڵا ئەم نظامەمان پێ باشترە لەبەرەوەی ئەو تەلەبانێکەوە خەریجی ئەم ساڵ بن یاخود ساڵێکی تر لەم نظامە ئەتوانن پێی ئەمانە لە دەوڵەتەکانی تر شاهدەکانیان بڕوا پێکراو بێ بە مستەوایات امتحاناتی تێئەکرێ 4 مستەوای تایە. مستەوای یەکەم کە ئێستا امتحاناتی نهائیە، ئەم ماوادانە وەرەگرن نهایەتی کۆرسیان ئێستاە 3 سەعاتە تەلەبەکان و دەوری دووەمیتیانە. کۆرسی دووەم مەجموعەیە مەوادی تر وەرەگرن بە پێی وەحەداتی خۆیان دەرەجەکانیان بۆ حیسابەکرێ. پێشتر و لە ساڵانی ڕابردوو خوێندکار لە سەرەتای ساڵەوە تا کۆتایی وەرزی خوێندن نمرەکانی کۆدەکرایەوە دەبووە تێکڕای ساڵانە بۆی. بەڵام ئێستا جیاوازە و هەر خوێندکارێکیش بۆ چوونی خۆی لەبارەی ئەم سیستەمە نوێیەوە دەخاتە ڕوو. طبعا ئێمە کۆرساتمان پێ باشترە لەبەرەوەی کە تەلەباکەوێت ئەو زەختە نەفسی لەسەر نامێنەوەکو مقرراتاوەکو ساڵێکی تر ئەبێت چاوەڕێ کات و امتحانەکەی بکاتەوە هەر لەو ساڵەیە تەواوێکات و ئەنجامەکەی وەرەگرێت. وەکو باشەکەی تەبان بەدڵنیای سیستەمی مقررات باشترە لەبەرەوەی وا لە خوێندکارێک کە زیاتر هەوڵ بداو بخوێنێ و پەیمانگاکەش ئاسی بەرزەبێتەوە بۆ ئاسی نێودەوڵەتی. بەگشتی باش بین پرسیارەکانی ئاسان بوون. لە زانکۆ و پەیمانگاکانی دیکەی عێراق ئەم ساڵ یەکەم جارە ئەم سیستەمە پەیڕەو بکرێت، بەڵام لە کەرکووک ماوەی 2 ساڵە جێبەجێ دەکرێت. بە پێی ڕێنمایەکانی وەزارەتی خوێندنی باڵای عێراق و سەرۆکایەتی زانکۆی تەکنیکی باکوور، خوێندکار ئەو بابەتەی لە وەرزی یەکەم دەیخوێنێت لە وەرزی دووەم نایخوێنێتەوە، بەڵام لە ئەگەری دەرچوونی. ئەمەش مەبەست لێی پێشخستنی زانستە لە خوێندنی باڵا تاکو بگات بە ئاستی زانکۆ و پەیمانگاکانی جیهان. هەوار فارس، کەناڵی کەرکووک.